پێمان خۆشە ئەمڕۆ هەموو کەس کە ڕۆژی لەدایکبوونی سەرۆگاپۆ زیندوو بکاتەوە و بەرز بنرخێنی لەبەرەوە سەرۆگاپۆ ئینسانێکە کە هەلە دایک بووە ئەخلاقی و مرۆڤایەتی پێوە دیار بووە هە لە منداڵیەوە کە بیری کردوتەوە لە چۆن بژی و چ بکە هەوڵدا بۆ یەکبوونی مرۆڤایەتی و کوردایەتی بۆ سەرکەوتنی میلەتی کورد بۆ ئازادکردنی چینی چەوساوە و بندەست چونکە سەرۆگاپۆ تاکە کەسە کە ئەو مەوزوعانەی بەلاوە گرنگ بووە بۆیش هەر لە منداڵیەوە لە کار و خەباتدا بووە کە ئەوە چەندین ساڵە لە زیندانی تاکە کەسیدا ژیان بەسەر دەبا بەڵام خۆشبەختانە کە گەلێکی زۆری پێگەیاندووە و کە ڕێ و ڕێبازی ئەویان گرتووە وەکو وەفاداریەک چونکە ئەو کەسا کە کەسێکی وە ئەوەندە گەورە بووە ینی ئەوەندە میلەتی خۆی بەلاوە گرنگ بوو و ئەوەندە هەوڵیدا و ئەرک و ماندووبوونی کێشاوە پێویستە لەسەر هەر تاکێکی کەس پێویستە هەوڵ بدا بۆ ئازادکردنی ڕێبەر ئاپۆ چونکە ڕێبەرێکی نمونەیە ڕێبەراپۆ بە تایبەت کەسایەتیەکە کەسایەتێکی نەتەوەیە و سەرکردەیەکی نەتەوەیە پێویستە سەرجەمگەلی کورد بە گڕوتینێتر خاوەندارەتی لە ڕێبەر ئاپۆ بکەن و کار بکەن بۆ ئازادکردنی ڕێبەر ئاپۆ بە چالاکیەکانەوە چونکە ڕێبەر ئاپۆ لەو سەردەمەدا بوونی لە ناوگەلی کورد زۆر زەرورە و پێویستە بە تایبەتی لەو کاتەدا کابین دوژمنانی کورد هەمویان کەوتونەتە پیلانجی ڕێژی نێودەوڵەتی بەرامبەر بە گەلی کورد بوونی ڕێبەر ئاپۆ لەو کاتەدا زۆر زەرورە بۆ سەرجەم گەلی کورد